سلااو هاوڕێیان هیوادارم باش و تەندروست بن. ئەمڕۆ مەسرور بارزانی هاتە بڕۆکسل تر بەداخەوە وەکو هەموو جارەکانی تر هەموو سەردانەکانی بەنهێنیە لە ترسی ڕەوەندی کوردی ناوێرن خۆیان بە ئاشکرا دەربخەن شوێن و کاتی سەردانەکانیاندا. هەڵبەت هاوڕێیان ئەم سەردانە ئیشی ڕۆژەک و دوو ڕۆژ نییە، پێشتر ڕێکخرایە، بەڵام هێندە لە ڕەوەندی کوردی دەترسێن ناتوانن شوێنەکانیان ئاشکرا. کامێک پێش ئێستا کۆبوونەوەی لەگەر سەرۆکوەزیرانی هەرێمی فلاندێرن بوو، لەگەر چەند هاوڕەیەک لە بینای کابینەی حکوومەتی جانجانبۆن چاوەڕێمان دەکردن، بەڵام بەداخەوە کۆبوونەوەکەیان لەوێن دەرنەبوو، لە شوێنێکی تر کردبوویان. ئێستا بڕیار وایە لە گەڵ سەرۆکوەزیران ئەلێکساندەر دیکڕۆ چاوپێکەوتن بکە، لەگەر چەند برادەرێک دووبارە هەر چاوەڕێیانین. ئێستا لە نزیک بیناکە چاوەڕوانی ئەوانی وەکو کارێکی مەدەنی و چالاکێکی مەدەنی. پێمان خۆشە سەرۆکوەزیرانی خۆمان ببینین، سێلفیان لەگەر بگرین، یاخود ئەوەی کە جێی زۆر گلەی ئێمەیە سەرۆکوەزیرانێک نەوێری لە ترسی هاوڵاتیەکانی خۆی بە ئاشکرا ئەجێندای سەردانەکانی دەربخە، یاخود نەوێری لەگەڵ ڕەوەندی کوردی چاوپێکەوتنێک ئەنجام بدا. بۆ ئێمە لێرە ئەم ڤیددیۆ تەنها بۆ ئەوەیە بزانن ئێمە لە بەیانیەوە لە دوایانین. تەلەفۆنیشمان لە بۆ هەمیان کردێ، بەداخەوە تەلەفۆنیان داخرایە، بە تایبەت وەزیرەیەکێتیەکەمان ناوێری جابیش دات و یەک دوو ڕیسالای دەنجیشمان لۆ نادی. بۆیە لێرە لەو ڤیددیۆیە هەرچەندە ئێستا چاوەڕوانی دەکەین لە دوایین شوێن کە بینای سەرۆکوەزیرانە، بمانەوێت سێلفێکی لەگەر بگرین، یەک دوو قسەشی لەگەر بکەین. بە هیوام سەرۆکوەزیران ئەگەر شەهامەتی هەیە لە ڕەوەندی کوردی ناترسێتن، خۆی بە دەربخە، بڵێ من لە فرانکە شوێنم دەمەوێت لەگەر ڕەوەندی کوردی چاوپێکەوتن بکەین. ئەوجا ئێمە دەچینەوێن دەر، هیچ کارێکی ناقانونی بەرامبەر هیچ کەسێک ناکەن، بە خودی سەرۆکوەزیرانیشەوە. تەنها دەمانەوێت لە ڕۆکی مەدەنیەوە تێبگەێنین کە ئەو کابرایەکی بچووک و دکتاتۆرە و قسەی دڵی خەڵک کە ناوێرن پێی بهێن، ئێمە ڕاستەوخۆ پێی بڵێن. بەڵام بەداخەوە سەرۆکوەزیرانمان هێندە ترسنۆکە لە ترسی ڕەوەندی کوردی ناوێری خۆی بە دەربخاتن. بۆیە من لێرە زیاتر وەختان ناگرم، ئەو ڤیددیۆشمان تەنها بۆەوەیە لە بەیانیەوە لەگەر چەند هاوڕەیەک لە وەتەی زانیمانە لە چەند شوێنێک چاوەڕێمان دەکرد، بەڵام بەداخۆ تاوەکو ئێستا نەمان بینیوە. بە هیوان لە دوایین وێزگەی کە بینای سەرۆکوەزیرانە بتوانین بیبینین. ئەگەر لەوێن دەریش نەمان بینی، ئەلبەت دەچینە بەر نوێنەرایەتی حکوومەتی هەرێم، بە هیوان لەوێن دەریش بیبینین. ئەگەر لەوێن دەریش نەمان بینی، ئیتر ئەوە سەرۆکوەزیرانمان هێندە ترسنۆکە ناوێری خۆی بە دەربخا لە ترسی ڕەوەندی کوردی. وەما للرەسوول إلا البەلاغ. هیوادارمەوە تێبگا، ئێمە لێی ناترسین، دەمانەوێت ڕوو بە ڕوو قسەی دڵی خەڵکی پێ بڵێین، پێی بڵێن تۆ کەسێکی دکتاتۆری، تۆ سەردەشت تیرۆر کردێت، تۆ ئازادی خوازانی بادینانت دەستگیر کردووە بەبێ هۆکار. بۆیە من زیاتر لە کاتتان ناگرم، دڵنیام ئەو ڤیددیۆیە جەماعەتی نوێنەرایەتی دەیبینن، بە هیوان پێی بگەێنن برێ کەسێک یان چەند کەسێک لە بەلجیکا لە بڕۆکسل پێت دەرێن تۆ ترسنۆکی ناوێری خۆت بە دیار بخەی، ناوێری ڕوبەڕووی ڕەوەندی کوردی بیەوە. بۆیە من زیاتر کاتتان ناگرم. ئەم ڤیددیۆیەش نیازم نەبوو ئەم ڤیددیۆ بکەم، بەڵام چەند هاوڕەیەک پێشنیاری ئەوەیان کردەوەی بزانن کە ئەمە لە بەیانیەوە لە دویانین، بەداخەوە تاوەکو ئێستا نەمان بینیون. ئیتر ئەمە هۆکاری سەرەتا و کۆتایی ئەم ڤیددیۆیە. دووبارەش دەکەینەوە بە هیوای دەست و پەیوەندەکانی مەسرور بارزانی ئازا و بوێر بن، لە ڕەوەندی کوردی نەترسن، پێمان بڵێن سەعات چەند لە کوێن دەر چاوپێکەوتنیە، یاخود هەر سمینارێک لە بۆ ڕەوەندی کوردی بکە کە تو هاتی ئەوروپای، یعنی قابلە نەوێری چاوپێکەوتنەکە ڕەوەندی کوردی بکەی، سمینارێکیان لۆ بکەی، پێ بڵێم حکوومەتەکەم ئەوهایە ئەوهایە، وێمەش پێ بڵێنێت و کابرایەکی ئەوهای. بەڵامی تر بەداخەوە ئەوە سەرۆکوەزیرانەکانمانە، هەموو ئەوانەی ترش بەنهێنی دێن، یعنی هاوڕێیان بڕواتان هەبی لە بەیانیەوە لەگەر چەند هاوڕەیەک بەدواوەی نەتاوەکو ئێستا نەمان بینیوە. بەڵامی تر ئەوەی لەسەرەمە بوو هەر ئەوەندە بوو توانیمان بیکەین و بە بەردەوامیش دەبین. گرنگەوەیە ئێمە لە ڕێگای جۆرا زۆر پێیان دەڵێن بە هیواین بتان بینین، بە هیواین ئەوەی
لە شوێنێک بە ئاشکرا وەکو سەرۆک وەزیرانی هەموو شوێنەکان بە ئاشکرا بڵێ سعات ئەوەندە لە فلانکە شوێنیان کالێندەری چاوپێکەوتنەکانت بڵاو بکەیەوە یاخود ئەگەر ئەوانەش ناکەی سمینارێک لە بۆ ڕەوەندی کوردی ڕێک بخالەوەی بێن دوو قسەی خۆش لەگەر بکەین سێلفێکت لەگەر بگرین بەم زیاتر کاتان ناگرم کاتە چ خۆش خواتان لەگەڵ هاوڕیانی هێژە.